ڕۆمیۆ هەکاری سکرتێری گشتی پارتی دیموکراتی بیت نەهرین کەمێکی دیکە میێوانمان دەبێت لەسەر نامەکەی کاردینال ساکۆ دوایین پێشاتەکان لەسەر ئەو دۆخەی کە ئێستا دروست بووە ئەوان کەمێک بەر لە ئێستاش بە هەمان شێوە مەتران بەشاروەردە سەرۆکی ئەساقیفیەی کەنیسەی کلدانی لە هەولێر کۆنفرانسی ڕۆژنامەوانی هەبوو لەم بارەیەوە گفتوگۆی کرد و قسەی کرد وەکو ناڕزایەتی دەربڕینێک سەبارەت بەوەی کە هەیە ئێستا لە عێراقدا دەگوزارێت و کەمێک بەر لە ئێستا کۆنفرانسی ڕۆژنامەوانیان هەبووە کاردانەوەکان لە نێو کریستیانەکاندا تا ئێستا بەردەوامی هەیە هەروەکو پێشمان ڕاگەاند کەمێکی دیکە ڕۆمیۆ هەکاری سکرتێری گشتی پارتی دیموکراتی لێ هەروەها جیهانا خریستیانی دەژی هەندرین یعنی نەڕازی بوون هەمبەرەی vê biryarê êgo derketin hene girêdayî wê yekê biryar hatiye dan ji alî navenda xristiyanî ve ku fîsa xwe ji Bexdayê veguhezin bo Hewlêrê ji ber ku ew mav û ew yani mav bo wan nayê naskirin bo yekê derbasî هەولێرێ دبن بەرپرسانی کریستیانەکانیش هەمیشە باسییان لەوە کردووە کە ئەو مافانەی لە هەرێمی کوردستان ئەو پێک هاتەیە کە لە هەرێمی کوردستان هەیە لای ئەوان بەرز نرخێنن لەسەر ئاستی جیهانیش ینی ئەمە بەرز نرخێنراوە کە ئەو پێکەوە ژیانی لە هەولێر هەبوو بە تایبەتی لەگەڵ کریستیانەکان وە پێکاتەکانی دیکەش هیچ گرژی و ئالۆزیێک تا ئێستا ئەمە ڕووی نەداوە دەربارەی دەبێ میوانیمان بەڵێ هەر سەبارەت بەم بابەتە لەگەڵ بەڕێز ڕۆمیۆ هەکاری سکرتێری گشتی پارتی دیموکراتی بیت نەهرین گفتوگۆ دەکەین سەبارەت بە نامەکەی کاردینال ساکۆ دوایین پێشاتەکان لەسەر ئەو دۆخەی دروست بووە سەبارەت بەم ڕەوشە بەڕێز هەکاری ئێوە ڕاو بۆ چونتان چییە؟ سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی سپاس K24 وەڵێ ئێمە وەڵا هەر لە یەکەمین ڕۆژی دەرکردنی ئەم بڕیارە یاخود تەڵۆشاندنەوەی مەرسومی جمهوری ژمارە 147 بۆ ساڵی 2013 کە بۆ پاتریارکی کەنیسەی کلدانی مار لویس ڕۆفاڵ ساکۆ دەرچوو بۆ ئێمە حیزب لایەنە سیاسیەکان بۆ چوینی خۆمان و هەڵوێستی خۆمان دیار کرد کە ئێمە دژی ئەو بۆ چوونە و دژی ئەو کردەوەیە بووم چونکی نائەکرا خۆی وەزعی بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان خۆی ناسەقامگیر بوو لە ڕووی سیاسی و لە ڕووی حزبی و لە ڕووی ئابووری لە هەموو ڕوویەکەوە ینی ئەوەندە کێشە هەبوو لە سەراستی عێراقە پێویست نەدەکرێت کێشەکان زیاتر بکرێت و کێشەکەش وەکو دەست خستنە ناو کاروباری ئاینێک بوو کە ئاینی مەسیحیەت بوو ئەویش کە بۆ کەنیسەی کلدانی بەڕاستی ئەمە شتێکی هەم چاوەڕوان نەکرا بوو و هەم شتێکیش بوو ناکرێ ئەبێ هەموو مەسیحیەک هەڵوێستی خۆی هەبێ قسەی خۆی هەبێ دەربارەی ئەم مەسەلەیە برێز ڕۆمیۆ هەکاری نوها ڕەوشە خریستیانان لە عێراقی یعنی ڕەوشێکی ئاڵۆزدەیە ددەمێکی وسادا دەرخستنا مەرسومەکی بریارێکی وسا باندۆرێ لەسەر مافین خریستیانان ژیانە خریستیانان لە عێراقی وەکی نمونە لە بەغدای موسولێ چاوا دەکە بەڵێ خۆی ئەسڵەن لە ناوەڕاست و خواروی عێراقە هەردوای ڕووخانی ڕژەمی بەعسی دیکتاتۆر و بە تایبەتی لە کۆتایەکانی 2005 ڕێکخراوە تیرۆریستە ئیسلامیەکان دەستیان کرد بە کوشتن و تاڵانکردن و ڕاوەدونان و هەروەها گرتنی هاوڵاتیە مەسیحیەکان لە شارە گەورەکان لە بەسرا لە بەغدا لە کەرکووک لە شاری مووسڵ ئەمەش خۆی لە خۆیدا مەسێجێک بوو بۆ مەسیحیەکان کە ئێوە ژیانتان چیتر پارێزراو نییە لەم وڵاتەی کە پێی دەڵێن عێراق بۆیە مەسیحیەکان بەشی هەرە زۆریە من نەتوانم بڵێم نزیک بە 90% مەسیحیەکان لە ناوەڕاست و خواروی عێراق ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشت و هاتنەوە بۆ هەرێمی کوردستان و بەشێکی زۆریشان هەر بە یەکجاری کوردستان و عێراقیان بەجێهێشت و ڕوودانی ئەم
جۆرە کردەوانە ئەمڕۆ داوانەی کە ئێستاش کە لەسەر ئاستی سەرۆک کۆمار بێ بەڕاستی ئەمەش زیاتر ڕەوشی مەسیحیەکان ئالۆزتر و خراپتر دەکات یعنی ئەوەیە کە متمانەیەک نامێنێ ئەو متمانەیە کەمەش کە هەبوو کە مەسیحیەکان لە عێراق پارێزراون ئێستا لەوانەیە بیر لەوە بکەنەوە یاخود ئێمە هەمومان وەکو مەسیحیەکان بیر لەوە دەکەینەوە کە چیتر پاڵپشتێک نییە بۆ داڵدەدانی مەسیحیەکان بۆ پاراستنی مەسیحیەکان بۆ پاڵپشتی و پشتگیریکردنی مەسیحیەکان و مافەکانیان لەسەر ئاستی عێراقا کەواتە بەڵێ ئەمەش خۆی لە خۆیدا کاریگەریەکی ڕاستەوخۆی دەبێ بۆ سەر ژیان و تێگەیشتن و تێڕوانینی مەسیحیەکان بۆ مانەوەیان لە عێراق. باشە کاک ڕۆمیۆ گوتت هەر لە دوای قسەکانتدا ئەوەیە کە کاریگەریەکی ڕاستەخۆی دەبێت لەسەر زۆری ژیانی مەسیحیەکان لە عێراقدا. ئەی لەسەر ئاستی نێودەوڵەتی پێت وایە ئەمە کاردانەوەی دەبێت بە تایبەتی بڕیارێکی ئەوها مەرسومی جمهوریە لەسەر ئاستی جمهوری ئەمەکراوە کۆماری ئەمەکراوە پێت وایە کە کاردانەوەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی لە جیهاندا چۆن دەبێت بە تایبەت پاپای فاتیکان لەم بارەوە پێت وایە قسەی دەبێت چ دەڵێت؟ بەڵێ بە تاکید کاردەوەنەوەی بووە و کاردانەوەی زیاتریشی دەبێت بەڵێ ئێمە وەکو حزبی دیموکراتی بێت نارێن و تاکیدیشم سەرجەم حزب لایەنە سیاسیە کەلدۆ ئاشووریەکان ئەوانەی کە لەقی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیامان هەیە هەر هەمویان بەیاننامەی ئستینکاریان دەرکرد ئیدانەی ئەم کردەوەیان کرد کەواتە ئەوان لە ناو خودی لە ناودڵی ئەوروپی و ئەمریکیەکانە دەژین بەڵێ ئەوەی ئێمە زانیمانە بە گوێرەی زانیارەکانی ئێمە هەڵوێستی نێودەوڵەتیش دەبێت و هەروەها قەداسەتی پاپاش تەکیدم کە هەڵوێستی دەبێت لەم زوانەوە. بەگو هەستنا ناوەندێژ بەغدای بۆ هەولێرێ برێز ڕۆمیۆ هەکاری هون دوێ دەربارەی دەدیتناوە گەر بگرم. ببوورە وڵا دەنگت کەس بۆگە دووبارێکی بلێ بەگو هەستنا یعنی ئانینا ji بەغدای بۆ هەولێرێ ناوەندا دێرا کەلدانی هون چاوە دنرخ بەڵێ من پێم وایە شتێکی باش دەکات ئەگەر بە یەکجاری بێتەوە نەک شتێکی کاتی بێ وەقتی بێتن خۆی ئاشووریەکان کە من لە پەیڕەوانی کەنیسەی ڕۆژهەڵاتی ئاشووریم ئاشووریەکان هەر لە دوای قەتل و عامی ئاشووریەکان پێش قەتل و عامی ئاشووریەکان لە ساڵی 1933ەوە پاتریارکی ئاشووریەکان دەرکراوە بە ڕسمی بە فەرمی دەرکراوە لە عێراقەوە پێش چەند ساڵێک کە لە ئەمریکا دەژیا کورسی پاتریارکی ئاشووریەکان لە ئەمریکا بۆ بەڵام پێش چەند ساڵێک کەنیسەی ئاشووری کورسی پاتریارکی هێنا لە هەولێری دانا نەچوو بۆ بەغداد ئەم کردەوەی ئێستاش دژی کەنیسەی کلدانی من پێم وایە ناکرێ بیر لەوە بکرێتەوە کە بە شێوەیەکی کاتی کورسێکە بگوازرێتەوە بۆ شوێنێک ئەوەی من بیستم لە ئەوەی کە من نووسراوی یاخود ڕیسالەی بەڕێز مارل لویس ساکۆ من خوێندمەوە خۆی لە تورکایە لە شاری ئەستەمبوڵە دەڵێ لەوێوە من ناگەڕێمەوە بۆ بەغدا دەچمەوە ناو دێرێک لە هەرێمی کوردستانە هیوادارم بە یەکجاری سەرجەم کەنیسەکان بیر لەوە بکەنەوە کە چیتر عێراق ئەو شوێنە نییە پێش 100 ساڵ کە کورسی با بڵێن مەرجعیەتی باڵای کەنیسەکانی مەسیحیەت لە عێراقا جێگیر بکرێت بە پێچەوانەوە هەموو کات لە حەرەشە و لەژێر حەرەشە و گۆڕەشەدایە. بەڵێ بەڕێز ڕۆمیۆ هەکاری سکرتێری گشتی پارتی دموکراتی بیت نەهرین زۆر سپاس ماندوومان کردیت کاک ڕۆمیۆ. سپاس بۆ جەنابتان.